ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامێکی تایبەت هاتوومەتە خزمەتتان. میوانێکی تایبەتمان ئەمڕۆ لەگەڵدا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. هەیە ئاماژە بۆ بکەم سەرەتا کە میوانە بەڕێزە لە ڕێگەی سکایپەوە بە شێوەی دەنگی لەگەڵمانەوە بە تەواوەتی ناو و ناسنا و هویەتی لای ئێمە پارێزراوە. ئەوەی بینەری عزیزیش بۆ هەر باس و بابەتێک کە شارەزا بن و زۆر خۆشحاڵە بین ئێمە کە توانن پەیوەندی بگرن و لە بەرنامەکانی لە بەرنامە تایبەتەکانماندا بەشدار بن. عزیزان بەرنامەی ئەمڕۆمان لەسەر بابەتێکە کە نە سنوورە ناسێ و نەنەتەوە. باسی بەرنامەکەمان گۆڕانی کەش و هەوا و ئەوەی کە پێڵن گۆڕانی تەغییراتی ئیقلیمی. هەروەک ئاگادارن گۆڕانی کەش و هەوا نەک تەنها کاریگەری لەسەر ژینگە هەیە، بەڵکو کاریگەری لەسەر هەموو لایەنەکانی ژیانمان هەیە، لە قەیرانی ئاو و خۆراکەوە تا دەگاتە زیادبوونی ئاگرکەوتنەوە لە دارستانەکان و گۆڕانی شێوازی بارانبارین و هیتر. ئەم دیاردەیە بۆ خۆی نیگەرانیەکی گەورەیە، بەڵام ڕۆڵی کاریگەری مرۆڤ لە چڕێ و ڕادەیە ئەم گۆڕانکاریانەدا حاشا هەڵنەگرە. لەم بەرنامەیەدا بەڕێزێکمان لەگەڵە چالاکێکی ژینگە پارێز لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵماندایە تاوەکو ڕۆڵی مرۆڤ لە شەڕکردنەوە و دروستکردنی ئەم گۆڕانکاریانە، کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوا و تەغییراتی ئیقلیمی و هەروەها ئەرکوو بەرپرسیارەتی تاک و کۆمەڵگا و حکوومەتەکان لە بەرەو ڕۆبوونەوە لەگەڵ ئەم دیاردەیە بخەینە بەرباس و لێ کۆڵینەوە. هیوادارم ناوڕۆکی بەرنامەکە جێگەی سەرنجیەوەی عزیزیش بێت و تا بە کۆتایی لەگەڵماندا بێت. سڵاو بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان کە قبوڵی زەحمەتتان کرد. ڕێز و سڵام هەیە لە خزمەت بینەرانی بەڕێزە، هەروەها جەنابەت هیوادارین وتوبێژێکی باشمان بێت لەسەرم بابەتە. زۆر سپاس. پرسیاری یەکەمم کە سەرەتا تۆزە بۆ بینەرانی ڕوون بێتەوە کە گۆڕانکاری کەش و هەوا چییە بەگشتی؟ هەروەکە ئەم ڕۆژانە باسی تەغییراتی شەرایطی ئیقلیمی و گەرمایشی جیهانی لە ناو خەڵکان هاتوتە سەرباز و هەر ڕۆژێک هەواڵێکی زۆر لە سەر سێڵاو و تۆفان و وشکە ساڵی و چوونە سەرەوەی ئاستی پلەی دەریاکان و هەروەها نەبوونی باران لە زۆر ناوچەکانە بەگوێمان نەگات. وا باشە کە ئێمە بین بۆ ئەوەی کە بزانین تەغییراتی شەرایطی ئیقلیمی ئەسەن چ پێناسەیەکی هەیە و یا بزانین کە ئەسەن بە معنای چییە و دوو دانە جیاکەرەوەی لە بینی ئەوها ئیقلیما دانین وەکو ناسین و ئێسڵا پێناسەکردن. لەسەر ئەم بابەتە ئێمە ئەدوێت نوکتێکی جێ سەرنجە توانن ڕوونی بکەنەوە زیاتر کە ئەو دوو بەشە لێک جیا بکەینەوەتە گۆڕانی کەش و هەوا وەک باستان کرد و ئاماژتان پێدا و ئەوەی کە ئەوترێ تەغییراتی ئیقلیمی لە ناوچەیەکە زۆرتر دەرەکەوێ تۆزە زیاتر ڕوونی بکەنەوە بۆ من. هەروەکە عەرزم کردن تەغییراتی ئەوە هەوایی بە حاڵەت دەوترێکە لە وەکو لە چەند ڕۆژی داهاتووە احتیمالی ئەوەی کە لە ناوچەیەکە باران ببارێت، بەڵام هەواشناسی ئەو شوێنە باسی بکە کە لەو ناوچەیە باران نەبارێ بەڵام باران نەبارێ، ئەمە بۆ خۆی ینی گۆڕانکاریەکی ئەوە هەوایی لەنا ئەو ناوچەیە هەیە. بەڵام لە ئیقلیمە بۆ نمونە مەسەلەن بەفەرز لە ناوچەیەکی دارستانیە بەهۆی نەبوونی باران ئەبینی دارستانێکی چڕوپڕ کە ساڵانێکی پێشوو لەوێ بارانێکی باش ئەبارێ و ئەو دارستانە بە بۆنی ئەو بارانەوە ئەماوە، بەڵام بە بۆنەی نەبوونی باران و بەسڵا بارینەوە ئەو دارستانە وردە تێگەچێت و ئەمە پێڵێن گۆڕانکاری ئیقلیمیانی ئیقلیمی ئەو دارستانە لەو ناوچە تێک چووە. پس ئەمە دوودانە تعریفی جیاوازە گۆڕانکاری ئاوهەوایی هەروەکەوە هەسم کەرێکی چیانەوەکە کە پێشبینی ئەکراکە لەو ناوچە باران بارێ بەڵام باران نابارێ، بەڵام گۆڕانکاری ئیقلیمی ئەوەیە کە ئیقلیم ئەو شوێنە ئەگۆڕێ هەروەک باسم کرد لەسەر ئەو دارستانە کە دارستانە وردە بەرەو نەمان ئەڕوات. بەڵێ زۆر سپاس. با باسێک لە هۆکارەکان بکەین، دانێن هۆکارەکانی گۆڕانی کەش و هەوا چین؟ ئەگەر بمانەوێت
دلایلی تغییراتی ئیقلیمی بەسوڵەتی فەنی باس بکەین. ئەتمۆسفێری زەوی پڕ لە نەوعی گازەکان کە 99% گاز ئەتمۆسفێر بریتیە لە نیترۆژن و ئۆکسیژن کە ئەم دوو گازە حرارەت و گەرمای هەتاو جەزم ناکەن، بەڵکم ئەم دوانە لە خارج لە ئەتمۆسفێرا بێسڵا پەسی ئێنەوە. 1% ئەم گازی ئەتمۆسفێرە کە دیۆکسیدی کەربن و مەتان و ئۆکسیدی نیترۆژانە، ئەمانە پێیان ئەڵێن گازهای گوڵخانەیی. ئەم گازهای گوڵخانەیی تا ئەم ڕادەیە پێویستە بۆ ئەوەی کە گۆی زەوی لە دەمایەکی بێسڵا مناسبە ڕابگرن. ئەم گازانە تا ئەوڕادە کێشەی نییە، بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە لە 250 ساڵ لەو پێش کە مرۆڤ ئاسی بەکارهێنانی سوختای فۆسیلی و دارستان و ڕەوشی تکنیکەکانی مدرنی کشاوەرزی و ئەم جۆرەشانە ئاستی غەلیزبوونی گازی گوڵخانەکانیان بردوێتە سەرەوە و لە نەتیجەی ئەم چوونە سەرەوە ژیان بۆ مرۆڤ جێ مەترسیەوە وەتە هۆکارێەوەی کە بێسڵا لە لەحەزی هەوایی و گەرمتر بێت و ئەم گەرمبوونەی گۆی زەویە مەترسیە بۆی کە بەپێی ئەو دیاتایی کە لە ساڵی 2013 لەلایەن سازمانی ملل بەسڵا تاقاتێکرا غەلزەتی دیۆکسیدی کەربن لە 250 ساڵ پێشە کە باسمان کرد 40% ئەبزایشی پیا کردووە و هەر ئەم ئەبزایشە بۆتە هۆکاری ئەوەی کە 1.2 دەرەجەی دەمای زەوی بڕاتە سەرەوە و ئەم گەرمبوونە ئەبێت بێتە هۆکاری ئەوەی کە ئەو هەوایشی تووڕەمان بێت، ئاستی ئاوەکانی دەریاکان بێنە سەرەوە، ئۆکۆسیستمهای ساحلیمان لەبێن بچێت، گونەهای گیاهیمان لەبێ بچێت، مەهاجرەت و گواستنەوەی بەشێک لە شوێنێک بۆ شوێنێک پەرەبسێنێت، جەمعیت لە شوێنێکا زۆر زیاد بکات و لە لەحاظی اقتصادیەوە خەساری زۆر گەورە بەسەر ئێمە بێت. زۆر سپاس بۆ بەڕێزت. با تۆزێک زیاتر لەسەر ئەم هۆکارانە گەر بتوانن قسەمان بۆ بکەن کە هۆکارە مرۆیی و سروشتیەکان چین و زۆرتر هۆکارە مرۆییەکان کە زۆرتر باس و بابەتی بەرنامەکەیە. بەپێی تاقاتێک کە کراوە تەواوی پسپۆڕانی کە لەسەر گۆڕانکاری شرایەتی ئیقلیمی ئاوهایی قسەیان هەیە و کاریان کردووە، هەموو موافقن کە ئینسان مرۆڤ لە کاتێک و کاتۆ سەروەی زەوی بۆتە هۆکاری تەغییراتی شەرایەتی ئیقلیمی جا لە 0 تا 100 لە هێنانە دەرەوەی دارستانەکان، لە بێسڵا بەکارهێنانی بێسڵا معدەن، لێدانی معدەنەکان، گواستنەوەی ئاوەکان، لێدانی بەنداوەکان و ئەم دەستکاریکردنی ژینگە بۆ خۆی هەمووی بەشێکە لە گۆڕانکاری کەشوهەوا ئیقلیمە. جاوەیەکە بەڕای من ئەبێت مرۆڤ ڕەفتاری خۆی بە نسبەتی زەوی بگۆڕێت، بە نسبەتی تەبیعەت و سروشت بگۆڕێت لە مەصرفی ئینەرژیا، لە بێسڵا بەکارهێنانی ئینەرژیا، لە ڕژیمی غەزاییە، لە شێوەی بەکارهێنانن لە وەسیلەی هاتوچووە، لە سەرکار بۆ لە شوێنی کارەکەی، لە شوێنی ژیانەکەی، بۆ سەرکردن و بۆ گەرمکردنی بێسڵا مەحەلی کارەکەی، لە تۆلیداتی سەنعەتی و کشاوەرزیەکەیە، لە هەمووی ئەمانەیە بێ گۆڕانکاری بکات و تا مرۆڤ بەو قەناعەتە نەگات کە دەستدرێژی خۆی بە نسبەتی سروشت کەم نەکاتەوە، بەداخەوە ئەمە چاوەڕوانی ئەم گۆڕانکاری ئیقلیمی و ئاوهەوایی یابین لە ناوچەکەیە.
بەڵێ کاریگەریەکان ئەگەر بفەرمونون کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا و تەغیراتی ئەقلیمی چییە؟ ینی گۆڕانی کەشوهەوا چۆن کاریگەری لەسەر ژینگە تەندروستی مرۆڤ و ئابووری دادەنێت؟ بۆ نمونە ئێمە وەکو ژینگە پارێزان معتەقدین کە لێدانی بەنداو ینی سەکتی تەبیعەت، ینی تۆ بەشێک لە تەبیعەت لەسەرەوە ئاوایانەکەیتەوە خوا پایندەسی بەنداوەکە یا سلاسەدەکە وێرانەکەیت و وەکو سیستمی و ناوچەی وێرانەکەیت. گوێی زەوی میلیۆنها ساڵ خاندوێتی تا کانی و ئاواکان ڕووبارەکان دروستکەن و ڕووبارەکان دەریاکان و قیانوسەکان دروستکەن. بەڵام ئێمە ئەبینە هۆکاری ئەوەی کە دەریاکان و قیانوسەکان تێک بچن لە ڕشتنی زبل و بێسلا پاژماوەکانمان بۆ ناو چەمەکان و پیسکردنی ڕووبارەکان و دەریاکان و قیانوسەکان تەواوی ئۆکۆسیستم لە نقطەی سفرەوە تا ئەگاتە قیانوسەکان لەبێنەبێن و زۆر ئاژەڵهایەکی گەورە کە لە مارزی خەتەران کە ئێستاکە لە قیانوسەکانە هەن خەریکی لەبێن چوون بۆ نمونەکی سەڵی دەریایی کە بەهۆی وە ئازانێک کە ئەو نایلۆن و بێسلا دڵقی کە ئێمەی خێنە ناو ڕووبارەکان و ئازانە مەجولبەکە و خۆراکی غەزاییەکەیەتی کە بەداخۆچە بەکارێنێت و ئەبێتە هۆکاری لەبێن بوون لە ناوچوونی. ئەمانە هەمووی لە ناشی لە ئەمرکردی ڕەفتاری مرۆڤە کە بەداخەوە نەیتوانیوە ئەو ڕەفتاری خۆی دروستکات. زۆر سپاس. بەڕێز بە باسی کرد لە ڕۆڵی بزەنیوێ بۆەکان واتەوەی کە پێوتێ ئەنەرژی تەجدید پەزیر بە فارسیەکەی لە مامەڵەکردن لەگەڵ گۆڕانی کەشوهەوادا چێواتە بەکارهێنانی وزەی نوێبووەوە وەک وزەی خۆر و باوهی تر چۆن دەتوانێت یارمەتی دەربێت و لە کامانە مرۆڤ بەتوانێت کەڵک وەربگرێ و ئیسفادەی لێ بکەم. ئەوەشمان پێ بڵن کە چڕێ و شوێنێک دەبێ بگیرێتە بەر بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ئەم دیاردەیە. جا هەم لە ئاسی تاکە کەسی و ناوچەی و هەم جیهانیشدا. هەروەکە باسمان کرد کە مرۆڤ دەستێکی گەورەی هەیە لە کاولکاری زەوی هەر لە ڕۆژی ئەوڵەوە بۆ خەو گەرمکردنەوە دارستانەکانی بڕێوە و سووتاندوێتی بۆی کە شوێنێک بۆ خۆی بە حەواناو دروستکات ئەشکەوتەکانی وێساکە بەرکردوایە یا شوێنهایکی تاشیوە یا ئێستا لە دار و بەردە ئیسفادەی کردوە تا ماڵی دروست کردووە و زۆر شتیکە تا ئەمڕۆکەکە باسیەکەین لا ئینقلابی سەنەتیوە 40% باعثی ئەفزایشی گازهای گوڵخانەی بووە کە بۆتە هۆکارێکە 1.5 دەرەجە ئاستی پلەی گەرمای زەوی بڕاتە سەرەوە و هەمووی ئەمانە ئەوەی هێنێتە باسە کە ئێمە بە خۆمانە بچینەوە بە بێن ڕێگا و چارەیەک وە دۆزین ڕاکاروە دۆزین کە بتوانین زەوی و ئەم ئەمانەتی کە ئێمە لە ئەستۆمان گرتووە و بەدەستی ئێمە تەحویلی چینی داهاتوی بین بتوانین بیپارێزین و یەکێ لەو پاراستنانەوەی کە ئێمە ڕووکەینە کەڵوەرتن لە وزەی نوێیەکان بێسلا ئەنەرژیای تەجدیدپەزیر کە بە ئەنەرژی پاک ناو بێت. ئێمە بتوانین لە خۆری هەتاو کەڵکوژدین لە ئاو لە با لە ئەمانە بۆی کە بتوانین ئێستا وزەی لێ بگرین و کەڵکی لە بگرین بۆ گەرمکردنەوە و ساردکردنەوە و فێنەکردنی ماڵەکان و شوێنی کارەکانمان و بۆ کارخانە و کارگاکانمان. جا ئاخر ئەمەیە کە هەمومان نەزانین کە تەغیراتی ئیقلیمی گەوردین عواملە بۆ پەرسەندنی ئاور چوونە سەروەی گەرماکان کە هەروە بینین ئێستا ئاگەر لە کالیفۆرنیا ڕۆژ بە ڕۆژ پەرە ئەسێنێت و خەسارێکی زۆر گەورەی لە ناوچەکە بدۆتە سەرەوە هەم بۆتە هۆکاری ئەفزایشی دەما و کاهشی بەبێسڵا ئاسی بارین و وشکە ساڵی زۆر لەنە ئەو ناوچەیەوە کە ئەبێتە ئەواملێکە ئێستا لە ئەمریکا بتە شارێکی گران قیمەتی وەکو لۆس ئانجلس تووشی ئەم کارەساتە بێت کە لە حەزی بێسڵا ئەرچشە قیمەتیەوە بینی 150
ملیار دلار خەساری داوە بە ئەو وڵاتە و ئەمە شتایەکن کە هەمووی لە ئەسەر بێسڵا بێتەوەجوهی و کەم فکری مرۆڤە کە نەیتوانیوە بەرنامە و پلان داڕێژێت بۆی کە بتوانێت کە موانێ ئەم کارە بێت. هیوادارم کە هەمووان پێکەوە بتوانین دەستخەنێ ناو دەستیەکەوە لە تاچێکە و تاگاتە دەسەڵات و حکوومەتێک و بێسەڵا و کەسانێکە لە بۆدی جیهانیە تەسم ئەگرن بڕیار ئێن بتوانین بە خۆمانە بچینەوە لە بەکەڵ وەرگرتنی لە وزەی پاکەکان لە تەمە ئەو بێسڵا داگیرکاری و بە قەڵاچۆکردنی دارستانەکان و دەستکاریکردنی بن ئاوەکان و گواستنەی ئاوەکان و کەڵوەرگتن لە معدنەکان کەمتر کەڵوەرگین بۆی کە بتوانین گوێزەی پارێزین بۆ چینی داهاتوو. هیوادارم کە توانی بێتم لەم چەند دقەیە وەڵامی پرسیارەکانی ئەوم بە جوانی دابێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ قسە و باسەکانتان، دەست خۆش بۆ ئامادەبوونت، سپاس کە قبوڵی زەحمەتان کرد لە بەنامەی تایبەتی ئەمڕۆماندا ئامادەبوون. دەستخۆشی لە جەنابتانەکەم هەروە کاناڵە بەڕێزەکەتان هیوادارم بەردەوام من و هیوای سەربەرزی بگشلایەک. زۆر سپاس بۆ بەڕێزت. سپاس بۆ ئەوەی بینەری خۆشەویستیش کە تا بە کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بوون. بەرنامەی ئەمڕۆمان تایبەت بوو بە گۆڕانی کەشوهەوا و ئەوەی کە پێوترێت تەغییراتی ئەقلیمی کە باس و بابەتێکی جیهانیە و بەڕاستی سنووری وڵاتان ئەبەزێنێ و هیچ نەتەوەیەک ناناسێ و پرسێکی جیهانیە. ئەم هێ ئاماژە بەوە بم کە لە بەرنامەی داهاتووماندا هەر لەگەڵ بەڕێزە خۆشەویستە کە لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵماندا بوو لە بەرنامەی دواتری بەرنامەی تایبەتە ئەمان هەوێت باسەکە بینینە سەر باسێکی ناوچەیی و تایبەتەن کوردستان و لەسەر ئەو کێشانە کە لە بواری ژینگەوە دێتە پێشەوە و ئەو زەحمەتانەکە کێشێ و ئەو چالاکە ژینگە پارێزانە و هەموو ئەو ڕێکخراوە ئەنجومەنانەی کە بەشدارن لە نوێژەنکردنەوەی و لە پاراستنی ژینگەی کوردستانە و ئەرکێکی زۆریان لەسەرشانەوە هەموو خەڵکی کۆمەڵگای کوردستانی ژمانەیە باسێکی زیاتر بکەین ئەمجارە لەسەر ژینگەی کوردستان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵمان بوون. دووبارە سپاس پێزانین بۆ میوانی خۆشەویستمان چالاکێکی ژینگە پارێز لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵماندا بوو و دەستخۆشیەکەم لە ئاوڕیانی هاوکاریشم کە یارمەتی دەرم بوون بۆ پێکهێنانی بەرنامەیە. تا بەرنامەی تایبەتی داهاتوو ماڵەوە.